زۆر خێرش بدەن قوتابیانی کوردستان زۆر بە گەرمی بەخێرهاتنی بەڕێز ماڵ سەعاد ڕەحمەتە وەزیرکردین کە بە سپاسەوە بۆ کاتی سەرمابارانە لوتفیانمان و داواکەمانیان قبوڵ کرد بەوەی کە تەشریفێن بۆ شاری هەڵەبجە ئینشاءڵڵا لە خزمەتیان هەبوو بۆ پێشکەشکردنی بابەتەکەی لە ژێر ناونیشانی تایبەتمەندەکانی لاوی ئیماندار دەچینە خزمەت مامۆستای بەڕێز بۆ پێشکەشکردنی بابەتەکەی بەڵام تکایەکمانەیە کە بتوان بێدەنگی وەڵەکە و مبارەکاتان ساڵح بکەن بۆی لەومان تەسیسمان لای مامۆستای بەڕێز. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. وعلى آله وصحبه ومن والاه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. اللهم يا مقلب القلوب والأبصار ثبت قلوبنا على دينك. اللهم يا مقلب القلوب والأبصار ثبت قلوبنا على دينك. اللهم يا مقلب القلوب والأبصار ثبت قلوبنا على دينك. اللهم آمين. صلاة ورحمة وبركاته خواهي قولتان السيد سباس وعمد بونتان سباس بورختاي بشكدان لو شالاكين عيانيك في الأصل ميدك إن شاء الله همومان أم يواريك إيماني يواريك الرب بينه لقى خواه جل جلاله. يواريك همو لحظاتك أنك يواره همو لحظاتك في اسمان بو ربط بونا هي في اسمان بو قيوان هي بو علاقة هي همو كساتكاني جيان مان وإلهي الرب لقى الأوى شنك ببي أو ناتواني يكنا سبين أقل فرماني أو نبي بو إن شاء الله أشينا خصمتي بابتك بيدكم إن شاء الله بدل لقال يكاما ملقي يطلي منه بودلي إيوه لدلو بودل تنها بيستني زمان نبي بوجه لدلو بودل إن شاء الله لخدمتها نبي أو بابتك بابتي تایبەتمەندیەکانی لاوی ئیماندار ئەو خصوصیەتانە چین کە ئینسانی ئیماندار ئیتر گەورەیە پیرە بەڵام ئێمە ناومانە لاوی ئیماندار چونکە بابەتەکە بابەتی گەشەپێدانە. یەکەم خاڵ ئەبێ لە گوێڕاڵی پەروەردگار ئابژی ئیتاعەی خوا جەل جەلالوهو بە بەردەوامی ڕەبت بێ لەگەڵ ئەوە لە هەرکوێ فەرمانی پێکرد بوو عیبادەت ئەبێ بیکە لە هەرکوێ وتی نوێژ ئەبێ نوێژ بێت لە هەرکوێ وتی ڕۆژوو بێ ئەبێ ڕۆژوو بێت لە هەرکوێ وتی تەسبیح بێ تەسبیح بکات. بۆیە ئەو گوێڕایەڵەیە خاڵی جەوهەریە لە ئینسانی ئیماندارە. ئاتیعوا الله وئاتیعوا الرسول پابند بەو گوێڕایەڵە بەخوا و بە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم. بۆیە یەکەم پەرستشەکان لە کاتی خۆیان ئەکا ناڵێ بە نوێژ ئیشم هەیە بە ئیش ئەڵێ نوێژم هەیە یعنی ئەبێ بە ئیش بڵێت بەخوا من نوێژم هەیە ئیتر مۆبایلەکەیەتی ئیتر بەردەرگاکەیەتی ئیتر مەجلیسەکەیەتی ئیتر دانیشتوو کۆمەڵکردنەکەیەتی هەرچی هەیە نوێژ نوێژ. الله ئەکبەری کرد و الله ئەکبەر الله ئەکبەر ئیتر من ئەبێ بڵێم بوەسم لە خەیاڵیشا بوەسم لە خەیاڵکردت بوەسم ڕەبت بم یەکسەر بەخواوە چونکە لەو ئاسمانەوە بانگ بکە لەو زەوی فراوانەی خوا بانگ بکە کەواتە پەرستشەکان ئەبێ لە کاتی خۆیان لە شوێنی خۆیان و بە حەوت بەدڵ بڵێ خوایە ئەوە من هاتم. ماوسە ناسر ڕەحمەتی خوای لێبێ ئەیوت کە کاتی نوێژە هات خۆیە گۆڕی هەروەکو بچێ بۆ جەشن ناکرێت من جلێکم لەبەرە لایەق نەبێ لە بەرامبەری خوا بوەسم. بۆیە پەرستشەکان لە کاتی خۆیان. وێ دەکەم ئینشاءالله هەموومان لەو پەرستشە ڕەبت بین
هەموو شتێ بخەینە داوە کاتی لێش، هەموو شتێ بخەینە داوە کاتی ئەوەی کە بانگی کردین. بۆیە یەکێ لە تایبەتمەندیە جەوهریەکان ئەمەیە. ئازیزەکان، بارودۆخ خەچۆی بێ نابێ بگۆڕێ، یعنی ڕۆژێک خۆشیە و ڕۆژێک ناخۆشیە و ڕۆژێک بێتاقەتە و ڕۆژێک گەرمە و ڕۆژێک ساردە. دۆخی ئەو لەگەڵ خوا بێ یەک تایم بێ، نابێ بگۆڕێ، نابێ بارودۆخ توانێ بیگۆڕێ. بۆیە دکتۆرێکی نەفسانیە یوت وام ئەزانی بارودۆخ نامگۆڕێ، بەس بارودۆخ گۆڕی. ڕۆژێ داوەتیان کردبوو بۆ شاییەک، ئەیوت ئەو شوێنە لایەق بە من نەبوو، بەڵام کە خەڵک گەرم بوو منیش گەرم بوو. ئەیوت هەڵەپەڕیم هەڵەپەڕیم لەم سەر دەسم بەراک بۆ بەم سەر. نازانم مایکەکان لێرایەک لەسەرم شتێ ئیشەکات. وتی ئێوارە دانیشتیمەوە شتێک تەواو بوو، کاتێک بۆیان لێداینەوە باشایەکە ئەمڕۆ تەماشاکەین. وتی یەکێک لەم سەر ڕۆشت بۆ سەر و هاتەوە بۆ سەر. وتم ئەوە کێ؟ وتی قوربان خۆتی. وتی ئاوام کرد و وتم توخوا بیشۆڕنەوە بەرچاوم. ئەوە منم، ئەوە منم ئەو دۆخە گۆڕینی. من قسە بۆ خەڵکەکەم چۆنە بێت دۆخ بۆم گۆڕێ. بۆیە وریابی یەکێ لە خاڵە جەوهەریەکانی تر لە گۆڕینی ئینسانە لە هەر بارودۆخەکان. نابێ بگۆڕێ، نابێ بە هەوا مامەڵە بکە. ئازیزەکانم هاوسەنگە، تەوازنە. یعنی ڕۆژێ بەس نیت ڕۆژێ دەزم، ڕۆژێ کاڵ نییە و ڕۆژێ تۆڕ، ڕۆژێ گەرم نییە و ڕۆژێ سارد. هەموو کاتەکانی هاوسەنگە. هاوسەنگ یعنی کاتێ هەڵەچێت، کاتێ بڕیاری هەڵچوون ئەدرێت ئەم هەڵناچێت. کاتێ تووڕە ئەبێ ئەم شت فڕە نا. تووڕەبوونی لە جێی خۆیان، وەستانی لە جێی خۆیان، قسەکردنی لە جێی خۆیان. بۆیە ئینسانی ساغ و گێڕایەڵ ئەبێ هاوسەنگ بێت، ئەبێ ئارام بێ. یەکێ لە گرفتەکانی ئێمە ئێستا نائارامیە. چەند من ئارامم کاتێم بۆ لای تۆ، چەند تۆ ئارامیە بۆ لای من. چەند لە مەجلیسەکانمان نائارامی، ئەی چەند لە ماڵە ئارامی. ئارامی ئەبێ، خاڵی جەوهەری بێ. ئەویش هەر وەکو پەرستش. کەواتە ئینسانی ئیماندار ئارامە. نائارامی دع القلق، قەلق و دڵڕاوکێ فرادا، ئارامە. خوایەکی هەیە جەلە جەلالوهو لە هەموو کات و ساتێکە هەیە بەدەمیوە و ئەم پەنای تێ ئەبات ئەو دەست نالێ بەڕوویوە. خوای دەستمە لێ بەڕوومانە. گرنگە ئەم دوعا بکەی، لە دوعاکان هەبڵێ خوای دەستمە لێ بەڕوومە. ئەگەر ئەو دەست بنێ بەڕوو تۆ ئیترتەوە ئەو کەس ناتوانێت شتێکی کەو بۆ جێبەجێ بکە. بۆیە ئەزیزەکەم ئینسانی بەڕێزدار ئارامە. ناو دەری وەکو یەک ڕۆە، هەزار ڕوو نییە. ئەگەر ئەتەوێ لە گێڕانی پەروەردگارا بژیت ئەبێ یەک ڕووبی، نابێت دوو ڕووبی. نابێت لە شوێنێکا باسی عیبادەت بوو ئیتر عیبادەتە و لە شوێنێکشا باسی سەعادەت بوو ئیتر سەعادەتە. ئەبێ هەموومان هەم ئارام بین، هەم یەک ڕووبی، هەم هاوسەنگ بین. یەک ڕووبوون بۆ ئینسان زۆر گەورەیە. ئاخر قودرەتی ئەوێ 50 ساڵ لەسەر یەک نەمەت بڕۆی، لەسەر یەک شێواز بڕۆی، 5 هەڵسە لێش بکە و هەموو ساڵ ڕەمەزان بگرە و خۆت بەدوور بدە لە گوناح و چاو بنووکێنەوە، گوێ بنووکێنە، زمانت بگرە. بەڕاستی قورسە، بەڵام ئەبێ یەک ڕووبی تۆ. ئەگەر دوو ڕووبی پەنا بەخوا خەتەرە. پابەندە، التیزامەکە. کاتی وتیان ئەم جەوە باشە ئەڕوات، کاتی وتیان ئەم جەوە تۆزێ ناتەبیعیە ناڕوا. یەکێ لە گرفتە هەرە گەورەکانمە خشکە ئازیزەکانم، برا جوانەکانم، ئەوەیە کە من تەلەفۆنەکەم بۆ قوتابەکەم ئەڵێم ئەوە ئازیزەکەم ئەم شەو مەوعیدمان هەیە. بە 3 تەلەفۆن جاری وایە. ئەڵێ بەخوا مامۆستا بەخوا ڕەنگە میوان بمگرێ، ڕەنگە میوان بمگرێ. چۆن ئەڵێ ڕەنگە میوان بمگرێ؟ خۆشەویستەکەم نابێ. پابەند بە پابەند. گرفتی مامۆسایانی ئەمڕۆ ئەوەیە کە قوتابەکان پابەند نین. خوشکەکانی من پابەند نین، براکان پابەند نین. پابەندی یەکێکە لە خاڵە جەوهەریەکانی.
عزیزەکەم بۆیە هەرچیەکەت کردووە ئیلتیزام کە لە کاتی خۆیان. ئەگەر خوشکێک چاوەڕوانی من بکا لە شوێنێکا بڵێ مامۆستا عەبدوڕەحمان ئەمەیە بیبینم، من وعدم پێدا بێ ئەم شەو سەرێ لەم خوشکە گەورەی خۆم بم. کاتی ئەو وارە دڵە ڕاوکی ئەو بۆچی ئەوسا نەهات 10 دقە چارەکێ 20 دقە سەعاتێک بیخرە بەرچاوت ئەبێ من لە چ ئازارێکا بیژێنم ئەم کەسە. تۆش وا بە بۆ مامۆستاکەت، منش وام بۆ تۆ 1 سەعات چاوەڕێی تۆ بکەم. ئەڵێن خۆزگای چنە قەوماوە ماڵەکەی ژیانی مناڵەکانی خۆی گرفتێکی بۆ دروستەوە دایک و باوکی. بۆیە 1000 خەیاڵە فڕادێتە مێشتی ئن کاتێ پابەند ناوی. گرنگە خوشکەکانی من براکانی من کەوتیان مەوعیدە مەوعید. ئازیزەکانم من سەعاتێک لە قەرەگۆڵ بوو مەوعیدە ماوت سەعات 2 دقەکەم دەرچوو ئەوە سەعات 3 لێرەم ئەم شەویش لە شارم هەدێرەوە چوو بۆ سلێمانیە چوو بۆ سلێمانی ئەم شەویش. جا بیرکەرەوە ئەگەر ئەم بڕیارە دەدەم ناتوانم. ئەبێ بڕیارم دابێ ئەمڕۆ بفرۆشم بڵێ بخوای گیان ئەمەم فرۆشت ئەمڕۆ ئەبێ کاتەکە بفرۆشی خۆت بفرۆشی توانات بفرۆشی عەقڵت بفرۆشی لیاقەت بفرۆشی ئەبێ هەمووی بفرۆشی. اینجا توانی مەوعیدەکانی جێبەجێکەی. بۆیە کەسی پابەند ئەمانە هەمووی وەلا ئەخات ئەڵێ ئەوە من هەموویم تەسلیم کرد. بۆیە ڕجاءن لە پابەندبوونە گرنگە یعنی پابەند بی. ئەوە قورئانێکی داناوە و سەجدە بە دوای نوێژم قورئان دوای قورئانم نوێژ دوای سەلامدانەوە بۆ خەیر لە خەیرەوە بۆ خەیر. زۆر گرنگە لە خەیرەوە بۆ خەیر. ڕێز لە کاتەکانێک لێ ئینسانی پابەند. ئای هاوار ئێمە لە چکارە ساتێکی کاتە ئاژی ئازیزەکانم. برادەرێکم هەیە عەفو کە مامۆستا گیان ئەڵێ مامۆستا عەبدوڕەحمان بۆ سەرێکم لێ نایی. من شەڵێم کاتم نییە. ئەڵێ بەخوا وەسی شەو ڕۆژە چەند سەعات؟ ئەڵێم 24 سەعات. ئەڵێ 8 بۆ ئیشەکانی 8 بۆ خەوتنەکە و 8 بۆ دەسۆ ماوە هەموو جارێم بێ لە خەدا. ئەڵێ 4 بۆ تەلەڤیزیۆن و مۆبایلی تەرتیبەکەن 4 بۆ دەسۆ بێنێ. ئەڵێ دوانی بە نوێژ و ماڵ و خێزانیشی دوانیش بە دەسۆ بێنێ. کاکە سەعاتێکی تریش لەو بەینا بیکوژە. هەموو جارێ وا بگرێ 1 سەعاتە بێنێتەوە ناتوانین لە 1 شەو ڕۆژە 1 سەعات بۆ من بڵێ سەلام عەلەیکوم. ئەڵێم تەسلیم. ئەڵێ قەینا شەو ڕۆژێکم ناوی ئەگوازمە بۆ 1 مانگ. تۆ لە 1 مانگا 1 سەعات بۆ دروست ناوێ بە من بڵێ سەلام عەلەیکوم من دڵم بەتە خۆشە. ئیتر تۆ تێئەگەی چەند کەم دەرخەبی لەم کاتە. کاتێ وردێکەیتەوە ورد. ئازیزەکانم ئێستا ئەگەر من بڕیار بێ 75 ساڵ بژی 325 325 25 یەکەم و 25 دووەم تێپەڕانەوە من تێپەڕانەوە ئیتر نازانم خوشکەکانی من و براکانی منیش چەرێکی تێپەڕاندەنەوە لە 25 سێهەمە. لە 25 سێهەمە نازانی ئەگەی تیا ناگەی. تێدەم وەڵا ئەڵێ وەڵی من ئەگەم 1 کەسمان جورئەت ناکەی 1 کەسمان. ئەگەر بیش گەی
کچیان لە کچەکەمەکەن ئەڵێن باوکو چۆنە؟ ئەڵێ بەخوا دوعای خێری بۆ بکەن، یعنی بەخوا عەزیێتمانەکا با بڕوات. کاتێک ئەمە 75 ئەوە مەسیرە. ئەگەر خوشکێ تا ئێستا ئەمەی نەبیستیوە بابی بیسێن، ئەگەر برایەک نەیبیستۆ بابی بیسێن. بۆیە نازانین ئەگەین یان ناگەین. بۆیە لە شتی بێسوودا بە فیڕۆی نادا. ئەزانین شتە بێسوودەکان چەند زۆر نییە؟ زۆر زۆرە. ئەگەر وریا نەبی هەمووشیان ئەوێتە بێسوود. وەڵڵاهی ئەوێ شەڕکەی لەگەڵ کاتە، شەڕکەی لەگەڵ خۆتە، شەڕکەی لەگەڵ عەقڵتە، شەڕکەی لەگەڵ هەموو ئەو شتانەیەن بۆ بەڕووتە. ئەوێ شەڕکەی، ئەوێ بڵێ ئەوە تۆ چی لە منەکەی؟ بڕیارە من بگەڕێ بۆ بەسبەینێ نەخێر. خۆزگای من ئەمڕۆ بگەڕێمەوێتەوە بۆ سەعات 10 بەیان. لە خۆزگە نییە، ناگەڕێتەوە. بۆیە من بە تۆ نم کات چییە؟ کات ژیانی تۆیە، ژیانی منە. کاتێکی تەحدید کراوە. کەس ناتوانێت زەڕێ زیادی کات و زەڕەیەک هەمی کە. باشە تۆ ئەم هەموو شتە تۆ سوور ئەزانی ئەمە ئیتر ڕۆی نایەتەوە و ئەمە مەسیری قیامەتیشتە. یعنی ئەمە زەخیرەی قیامەتە، نەک زەخیرەی دنیایشە، زەخیرەی قیامەتە بۆ دنیایەکی تر کە کەس ناتوانێت تەحدیدی بکە مەگەر قورئان بەخوا جەلە جەلالوهو بفەرمێ لە چەند ئایەتێکە کە قیامەت ئاوایە ئاوایە ئاوایە. ئیتر نازانین، ئێمە نازانین. بۆیە لە شتی بێسوودا بەفیڕۆی نادا. دوورەکەوێتەوە لە دواخستن. ئای کارەساتی دواخستن چەنێ بۆ ئێمە کارەساتی دروست کردووە؟ بەیانی تەوبایەکەم. دە ساڵی ترم ماوە مامۆستا، یا 7 ساڵم مامۆستا. تۆ ئەتەوێت لەم 7 ساڵیا من آخر بە هەزاران 7 ساڵی تێن خواحافیز. من بەشێکی باش لە هاوڕێکانم خواحافیزیان کردوون. من لەسەر زیاو ماوم، من کە ماوم لوتفە. بۆیە لە دوورەکەوێتەوە لە دواخستن. ئێستا ئەیکەم بەیانی نا، بەیانی ئەیکەم. بە برایەکەڵی بە خوشکێکەڵی ڕۆژی چەند ئاەتە خوێنی؟ ئەڵێ مامۆستا ئیشەڵڵا لە یەکی مانگە دەست پێ یەکەم. یەکی مانگ ڕۆی، ئەمڕۆ 25 مانگە. هاوڕێیەکم هەیە خۆشبەختانە پێم ئەڵێ مامۆستا یەک مشتەوە بەمێ لە خارجە تەلەفۆنم بۆ کام جار یەک مشتەوە بەمێ. ئەڵێم ئەرە وەڵڵا، ئەڵێ 5000 سڵاواتم دا. ئەو من گەرمەکاتەوە، ئەو من گەرمەکە. ئەڵێ ئەو بابزانی 5000 سڵاواتم داوە. ئافەرین پیاو، ئافەرین من لە دەرگاکە تا بوەسم. ئافەرین. بۆیە دوای بەخێر ڕەحمەتت لێبێ ئەم ئێوارە چەند بڕیارێک بدە. بڕیار بدە ئەم ئێوارە بڵێ ئەوەی کە بۆ قیامەتم باشە لە ئێوارە دەست پێ یەکەم. قورئانە خوێنم، سەڵاواتە دەم، صلی الله علیه وسلم، تەسبیحاتەکەم، نوێشەکان مەکەم، خێرێکەکەم، سەردانێکەکەم، بەدەنی کەسێکەوە بم، سەلامێکەکەم، هەمووی بکەرە خێر. خۆی جوانە فەرمی جەلە جەلالوهو فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب. بڕۆ بۆسە لەم ئیش بۆ ئیش، لەم خێر بۆ خێر ڕاکە. بەدەنیەوە بە ئازیزەکانم کێبڕکەی کاتەکە لە بەدەستهێنانی خەیرا. کێبڕکەی کاتەکە. ئێستا وردیەکەمەوە خوا تەحەممولم بکەن، ڕەحمەتتان لێبێ. ئەیکەینە چرکە
24 ساعتی ژیانی تۆ کەمە چرکە 86,400 چرکە ئەم وعدەکەین ئەم ئێوارە هەمومان بڵێن 24,000 چرکەی ئەەکەینە خەیر 62,400 چرکەی هەڵبۆ بۆ خۆم بۆ خۆگۆڕین و بۆ دانیشتن و بۆ نان خواردن و بۆ ئیسراحەتکردن و بۆ جەوگۆڕین ئەم ئێوارە بڕیار بە 24,000 چرکەی کەیتە خەیر بڵێ خوایە ئەم 24,000 چرکەمە ئەفرۆشم بە تۆ زۆر گرنگە دوای بزانە چەندەکە 24,000 چرکە دوایی بۆ خۆت لە ماڵە زەردی کە بزانە چەند دەقایقە ئازیزەکانم زۆر گرنگە دڵنیاوە 62,400 چرکەی تریش ئەبێتە خێر ئەبێتە خێر بۆیە ڕجاکەم ئەم ئێوارە ئەم بڕیارە بێ وسارعوا إلى مغفرة من ربكم پێشبڕکێ بکەن بۆ لێخۆشبوونی خوایی ئەزانێ بە ڕۆیشتنی ناگەڕێتەوە چونکە قەدرێ زانی ئەزانێ ڕۆی ناگەڕێتەوە ئازیزەکانم زاناکان ئەڵێن ژیانی تۆ 3 مەرحەلەیە مەرحەلەیە کە لەدەست چووە بەیانیە من لەدەستم چووە ئیتر بەخۆ خۆش پەڵاشم ناگەڕێمەوە مەرحەلەی دووهەمی ئەوەیە کە ئێستا تێیە ئێستا چی بە جەناب دەڵێن بۆ چۆنێ گوزەرێنم مەرحەلەی سێهەمم ئەوەیە کە نازانم پێیەگەم یا پێی ناگەم پێی ناگەی ڕەنگە پێی نەگەی ڕەنگە پێشی بێ ئەم چیرۆکەم چەند جارێک گێڕاوەت خوشکێ وەفاتی کرد بوو ئاوازستان بوو سعات 5 ئێوارە بانگی مەغریب بەفەرموو سعات 3 ئێوارە چوینە سەر قەبران بەدەست قەبرمان هەڵەکەن ئەو کاتەم حەفارە شتە نەبوو قەبرمان هەڵکەن کوڕێکی گەنجی جوان ئایوت ناڵم کەستان چە ناوم قەبرە خۆم ئەچمە ناوی خۆم هەڵێکەنم خۆشم فرێدەم خۆڵەکەی بەس خۆڵەکەی چواردرم بۆ دوورخەن و ئازیزانم ئەو قەبرەی بەتەنیا کەن بڕوا بکەن وەکو مەشهەدەکە لە بەرچاوبی ئێستا بلۆکمان دانا ویزە بلۆک لەمبەر ویزە بلۆک لەو بەرمولەکانمان بۆ دانا سەرینەوە هەموو شتێک لەو لەحزەیە هاتە دەرەوەی قەبرەکە وتیان پیاوێتی سەلام عەلەیکم وتمان عەلەیکم سەلام وەڵا برا شوێنەکەی نابێ و ئەم خوشکە وەسیەتی کردووە لە فڵان شوێناگەی ناژن و ئێمە زۆر بێتاقەت بووین بەس ئەم کوڕە گەنجە جوانە وتی دەبرا بێتاقەت مەبن خێرێکمان کردووە خێرت تریشەکەین 45 دقە ڕۆژی مابوو چوینە ئەو شوێنەی کە وەسیەتەکەیان بۆ کردی دایکەکە وەسیەتی کردو بە ڕەحمەت لەوێش قەبرێتمان هەڵکەن ئەم کوڕە هەر خۆی مانە کرد نایلۆنێکی هێنا دای بەسەر ئەم قەبری یەکەمە وتی کورە برا کەسێکی تر هەر ئەمرێ لەم شارە خۆی مە خەیرێکمان کردووە بزانین خوا ئەیکاتە نسیبی کێ بەس وردە بارانێک ئەباری وتی با ئاوی تێنەڕوا نایلۆنێکی داوە سەریا و خۆڵی کردە چواردەوەی نایلۆنەکە قەبرەکەی ترمان هەڵکەند و خوشکەکەمان ناش بە ڕەحمەت بۆیە پەلە بکە پەلە دوای مەخە گەڕاینەوە بۆ ماڵ و بە سەعات 9 شەو هاوارێ بەرز بووە لە خواری ماڵمانەوە چوینە دەرەوە دەی ئەوە چی ئەوە دەنگە ئەو هاوارە وتیان وەڵا کاک فڵان کەسە وەفاتی کرد ئەو کوڕە گەنجە جوانە کە خەبرەکەی هەڵکەند وتی خوا ئەیکاتە نسیبی کێ هەمان و خسمانە و قەبرەوە کە خۆی ڕێگە ئەڵڵاه ئەمە بۆیە تۆ ئەڵێی من نا من هێشتا ماومە هێشتا ناگەم ئەگەی ئێستاش هەموو جارێ چوومە بەلای قەبرەکەی ئاڵێ ئەی ڕەحمەتی خوا دێبێ بەدەستی خۆت هەڵت کرد و بەدەستی خۆمان خسمانە ناوی بۆیە خۆزگەکان کەڵکیان نییە دوای لە قیامەتە خۆزگای ئەوەم کردایە خۆزگای ئەوەم کردایە خۆزگای ئەوەم کردایە بڕۆ قورئان بگەڕێ
لحوشني حسرتها قرآن باسي يا ليتني يا ليتني خزقاء أو كذاي يا ليتني قدمت لحياتي يا ليتني اتخذت مع الرسول سبيلا يا ليتني يا ويلتى ليتني لم أتخذ فلانا خليلا ليتني كان خزقاء كان لقيامة على اليشين خزقاء براشوي بيغمبري خو كوت معي خزقاء فرانكس هاورم نبواي خزقاء أو بيش كسايب قيامتي خو بويا عزيزة كم زور كرنا لموضوع يا ليتني بقدر تماشاي أم بياوا وكم من وايد داماوا لو ينا كيش كيك على قبل ساعاتك قلت يا تخوا مرة من نام يبرم بقيامت ومن نام يكاتك على متعوب بس من أوخو ما خلت يرم ليه وازال النار ساعاتك دايما دي بدوان زي بس ساعات شنه ناوسي بريتو خطا خلت يعني من خو ما خلت يرم شاو دقيقة مالين بانم قرن إيه قلتم يعني شاو دقيقة شيء باقي دشمنا كم نبين إيه أو بيني بويا عزيزة كم سؤال كرنا توبة ما ملقي كنترول الشهوات وأرزوكاني خويك أما يسا شركة لقال أرزوكان معنا عزيزة كم پشت بخواه بس يو نزاعك پشت بخواه بس يو نزاعك نزاع على خوايا تو هاو كارو پشتیوانی من به من تحملي أمناكم أجر تو بريار ندي من بجيم ناشي أجر تو من نفارزي من نفارزي بويا الدعاء كينا تشك بورو بروبونا دعاء كينا تشك بو الشيطان بورو بروبني الشيطان عزيزة كانوا لا دعاء يكشتان بيعلم وش كشتيكي فيوتم زور بلامو عجيب وغريب وتي زور حزمة كرشن بعمره بس إمكانيات النبو وتي هاتمو زور بيتاقد بوم كأوة شوبا عمره أوة شوبا عمره أوة شوبا عمره وتي مش آوات بو برو وتي أورا هاتمو زور قريام لمالا وزور دعام كد وتم خوايت وأمكاربو من آسان كد من هم يبرم بولاي توما مالك بيتو وتي والله صور نار حدمو شاو من إيه وسام وتي تا ساعات ده هر بردوام ساعات ده وتي شو مسر خاتي انترنت ودرسك اونلاين ما هو ما خير تجيدي اونلاين وتي والله كاتك مساني ناميكم بهات وتي خوش كفلا لك أزنا نامك خوش كفلا لك أز أبو من بوخم برقي أرماوة عمريك كما خير بوتو وتي زور طلب خوش بوف وتي وتم آخر وتي نا أخوة خوم بيني وين كعمري وتوكا أو من برقي أرما عمري وتوكا وتي ما مسا زور طلب خوش بوف وتم خوايا توشان سنة نافر من الدعاء كان خبو كردن عزيزة كانوا إيما بورو بربونوي الشيطان دعاءك بورو بربونوي نفس من هالدعاءك بورو بربونوي دشمنتانش من هالدعاءك كخوا ناصرة خوا پشتیوانه خوا هاوکاره خوا بدموبیه جل جلاله سنور بو خوی دیاریەکە ئازیزەکەم تکاو دیەکەم پەرژینێ وچوادۆری خۆتا بکێشەوە پەرژینی ئیمان پەرژینی ئەخلاق پەرژینی تکاکردن لە خوا پەرژینی خۆپارێزی بڵێ خوایە پەرژینەکانم زیادکە چونکە ئەگەر تۆ پەرژینی من نەکەی من ئەخورێم شەیطانم خوا شەهواتم خوا ئارزووەکانم ئەم خوا نەفسم ئەم خوا دەوروبەرم ئەم خوا بۆیە سنوور بۆ خۆت دانی تکارە خوشکەکان مەکەم ئاگاداری وێنەکانت بە تکارە براکان مەکەم ئاگاداری چاتەکان و ئاگاداری قسەکان و ئاگاداری کۆمێنتەکانت بە
تکاکەم خۆت پارێز بێ. ئازیزەکەم بەراوردی سوود و زیانەکە تەحملم بکەن. سوود و زیان لە چیایە؟ من ئەمە بکەم چەند سوودم پێگا، ئەمە بکەم چەند زیانم پێگا. ئەم تەلەفۆنەی بەم برا بچووکەتانە پێم بە هەر کارێکتان لە 5 ئێوارە بۆ 5 ئێوارەکەی تر مەگەر ترسم بۆم کردنەوە بینا 3 جارێن بۆ دیوارە ئەو نەماساتی تێ خوڕێکە ئەگری شێکە ئەگری خوشکێکە هاوارەکە دایەکە هاوارەکە مامۆستا فەوتام دەسم بگرێ خوا کەسێکم بۆ بدۆزۆ لەگەڵ مابێ خەمم بخوا. ئەوە زانی چی؟ بەراوردی سوود و زیانی نەکردوە کاتێکە دەستی گربۆ بۆ پشتە. لەکوێ ئافەوتیە؟ لەکوێ قازانجەکە؟ ئازیزەکان لەکوێ ئافەوتی؟ لەکوێ قازانجەکە؟ هاتنە بۆ ئێرە چ سوودێکە؟ ئەی دەرچوون و بۆ شوێنێکی تر یعنی کوالێتەکەی لە منزمترە چ سوودێکە؟ بۆیە بەراوردی سوود و قازانج بکە. حەزەکان نایخەڵەتێنێ. ئەو کەسەی ئەیەوێ دینداری پا حەزی نایخەڵەتێنێ، نابێ حەزەکانی بیخەڵەتێنێ. ژیری و ڕاوێژ بەکارهێنێ. منم ئێوارە تەبیعیە بچمە لای ئەم مامۆستا گەورەی خۆم بڵێ مامۆستای گەورە وەڵڵاهی من گرفتم هەیە تۆ چۆن نەتوانی دەسم بگری؟ زۆر تەبیعیە ڕاوێژ کە پشت بە خۆت مەبەسە بڵێ خۆم من ڕاوێژەکەم بڕواتان بێ من تەکلیفەکەم لە پیاوێ قسەیەکی خێرم بۆ بکەم. هەموو جای پیاوێکی پیر لە مزگەوتەکەمان نوێژەکە هەموو جارێک دەستێکرم ئەڵێم تۆ لە ڕیزی پێشۆی ڕەحمەتی خوا دەبێ دوعام بۆ بکە. دێ من مەجبورم ئەبێ و دوعا بۆ من بکە. بۆیە ئەزیزەکەم ژیری و ڕاوێژ بەکاربێنە، عەقڵ بخەکار. شەڕی دەرونی ئەکا بەردەوامە بێ شەڕ لەگەڵ دەرون تا بکەی بەردەوام نابێ ڕێگە بەی دەرونت زاڵ بێ بەسەردا. نەفست زاڵ بێ ئەبێ نەفس لەژێر کۆنتڕۆلی تواوی لەژێر کۆنتڕۆلی عەقڵ بابی. ئەگەر لەژێر کۆنتڕۆلی عەقڵتا نەبێ کارەسات دەخۆڵ ئەو کەوتە سەر عەقڵ ئیتر تەواو عەقڵ کاو دەکا. بۆیە تکا ئەەکەم لە مۆزوعی نەفسا وریاب ئەو داماوە ناتوانێت لەسەر کورسیەکە دانیشێ قاچێک شۆر کاتەوە بۆ خوارەوە هاتۆتە سەر کورسیەکە ئەی خوا من چیەکەم لە خۆم چەند جێی بەزەییە کە ئەکرێ بە سەدانی خەڵکی ئاوا بێسە گەنجی وابی بە سەدان نەک یەک و دوان هەمیشە عەزیمە هەڵەبژێرێ ڕۆژێک خۆی تەسلیمی ڕوخسە ناکا بام گوناها بکەم قەی نایکا پاڵەوانانە ئەوەسێ. ئازیزەکەم ڕوبەڕووی گوناها بێت و یوسی مامەڵەکە چاو لەسەر کەوتوەکانەکە ئەڵێ باشە ئەو فڵان کەسە چۆن توانی ئەوە بگاتە ئەو نەتیجە ئەی من بۆ ناتوانم. ڕۆژێ دەزان ناڵێت فڵان کەسیش گوناها کا بام نیش بیکەم ئەی خۆ فڵان کەسیش سەرکەوتوو نەبوو قەچێکا بامیش سەرکەوتوو نەبوو وانییە فڵان کەس ئەڕوا بۆ خۆی تۆش ئەڕۆیت بۆ خۆت. ئازیزەکەم بۆیە من لە بیرکاریە تەواو بووم لەبەردەبا بینی خۆمان بێ جا ئەکەوتم لە بیرکاریە کاتێ شاتەکەم وەرگە دەهاتمەوە ئەم پێچاوە خۆمەوە ئەیانوت عەبدوڕەحمان دەرچوویت ئەموو وەڵا 28 کەسوین لە پۆلەکە شانسەمان کەوتووین خەڵکی تریشمان وەرە بۆ پاڵی خۆ ئەی بۆ نەم ئەوت 14مان دەرچووین وەڵا 14 کەس دەرچووین مینەتێکەم خۆت مەپێچە
بە کەسێکەوە بڵێ من خۆم چۆن سەرەکە و فڵان کەس ناجح نابێ من ناجحم. بۆیە ئەزیزەکەم زۆر گرنگە چاو لە سەرکەوتوەکان پێ هەموو ساتێەوە هەڵوێست تەماشاکە مووقیفە. ئێستا ئەم هاتنی تۆ مووقیفە بۆیدا ئێستا ئەتوانی لە شوێنێکی تربی بە تایبەتی کوڕە جوانەکانی ئازیزەکانی من برا خۆشەویستەکانم ئەیتوانی لە کافتریا بێ، ئەیتوانی لە نێرگەلەکە بێ، ئەیتوانی لە گۆشەی کۆڵانەکە وەستاگە و عەزێتی خەڵکە ئەیتوانی، بەس ئافرین ئەمە مووقیفە. هاتنیت بۆ ئێرە مووقیفە. خوشکەکانی من ئەیانتوانی خوارد مەژبووکەن بە چاتی و مۆبایلۆ، بەس ئافرین مووقیفە. بۆیە هەموو کاتێ مووقیف تەماشا ئازیزەکەم، هەموو ڕووداوێ بە کاتی ببینە. بۆ خۆیان نەخۆشبی کاتیە، لە شتاغیشی کاتیە. کەس ناتوانێت بڵێ من بەیانی لە شتاغم، کەسیش ناتوانێت بڵێ من بەیانی شاد نەخۆشم. هەمووی کاتیە تێپەڕێ. بۆیە تکا ئەەکەم ئەوەش بە هەند تەماشاکە. ئەوە سەرەکەوێ ئەیەوێ بڕوا مجازەفە بکە لە ژیان تا مجازەفە بکە خوا بڵێ بڕیارم دا ئەم ئێوارە 15 لاپەڕە بخوێنمەوە هەتا سەری مانگەی تر 450 لاپەڕەیەکە مجازەفە بکە. ڕێگە بە خۆت مەدە بە ئاسانی بەسەرتا تێپەڕێ. ئەبەخشێت و دژەوە تەماڵی. خوا ئێمە چیمان هەیە بیبەخشین؟ ئەڵێی پارە، چیترمان هەیە عەقڵ، چیترمان هەیە سەلیقە، چیترمان هەیە توانا، چیترمان هەیە ڕۆیشتن، چیترمان هەیە سەلام، چیترمان هەیە خۆشەویستی، چیترمان هەیە برایەتی، چیترمان هەیە خوشکایەتی. هەمووی بەخشم، تەمەڵی ناکەم ئەبێ بیبەخشم. بۆیە کارەکە یەکەم شت گەنجەکانە فەر کار بکە، کار بکە ڕەحمەتت لێبێ. خۆت فێری پیشەیە بکە، کار بکە. دامەنیشە بڵێ جا خۆ من چیم پێکرێ باشتی زۆر پێکرێ. ئازیزەکەم تێکۆشێ جاهەدەیەکە. ئافرین. تەندروستی بە هەند دەگرێ. لێرە کارە ساتمان بە خۆمان خڵقاندە تەندروستی بە هەند ناگری. چەند سەعاتە خەوی؟ ئەڵێ وەڵا مامۆستا گیان تا 2 شەو لەسەر خەت بووم. ئەڵێ وەڵا مامۆستا گیان شەو ڕۆژێ 4 سەعات خەوتم. ئەڵێم بەرهەمەکەت؟ ئەڵێ وەڵا بەرهەمم نییە. ئەڵێم دەیکەواتە تۆ خۆتت کوشت. چۆن نەکرێ بەرهەمت نەبێ؟ کتێبێکت نووسی نا، کتێبێکت خوێندۆ نا، ئیشێکت کرد نا، ئیش سەردانێک نا، ئەی چیت کرد؟ کەواتە هیچت نەکردوە. بەدەمەوە بوو هاوکارە. هاوکاری خەڵکەکە وا وەدەمی خەڵکۆ. هەمیشە ئەڵێن کێ ئەڕوات ئەڵێ من ئەڕۆم. ئەڵێن کێ بارێکە ئەڵێ من بارێکەم. ئەڵێن کێ فڵان شتەکە ئەڵێ من. ناڵێ وەڵاهی خۆی باتە پێچێکۆ بڵێ کوردی کەسێکت لەیکا. زۆر گرنگە ئازیزەکانم. ئازیزی من جیاوازە. ئالەم جیاوازیە من حەزەکەم بە تۆ بڵێم تۆ بێ جیاواز بی. ئەگەر تا ئێستا جیاواز نەبی بڵێ بەخوا برا من جیاوازم. بڵێ مامۆستا گیان من لەم شتا جیاوازم لە هاوڕێکانم. ئەوان خۆیانیان کوشت من خۆم نەکوشت. کاتیان کوشت کاتم نەکوشت. خۆی پێ نەگەیان خۆم پێگەیان. ئەوە جیاوازبوونی تۆ دەرەخا. ئازیزەکەم ئەوە کارەکە، ئەوە یارمەتی ئەدا، ئەوە ژینگەیە پارێزێ و خۆیە پارێزێ. هاوڕێیەکم بوو بە ڕەحمەت بێ یاخوا ئەیوت پێ بخەمە سەرگیاڵم داوای لێبوردنەکەم دەخوا. هستمت بە ڕەحمەت بێ یاخوا. ئەویت مامۆستا وەڵڵاهی پێ بخەمە سەرگیاڵم توای داوای لێبوردنەکەم. چکە گیا تەندروستی منە پارێزێ. گەڵایەک لێ ناکەمەوە، گەڵایەک بە ئەنقەس. ئەویت ئەو گەڵا بەشی چۆلەکەیە هەناسەیەدا بە بژینکە. ئافرین پیاوە. ئێمە تەلەبە بووین بە یەکۆ. من قسەی بێکاڵ بکرد ئەو عارەقێک. ڕۆژە وتم ئەرێ برا چلەی زستان ئەم عارەقە چێ تۆی کەی؟ وتی بەخوا من گوناه وەرناگرم. ئەوە گرنگە. چەند گوناه وەرەگری، چەند ڕەت دەکەیتەوە. ئەوە پیاوە بە ڕەحمەت بێ. ڕۆژێ بانگی کوڕەکەیم کرد وتم
باوکت گوناهی وەرنەیەگرت هیوادارم تۆش وا پێسە کوڕەکەی بۆ مەلایەتی خوێنی سپاس بۆخوا ئەوە جیاواز ڕەنگی سوورە لە هەمویان جیاوازترە جانتایکی واوە دەسەوە ئەڕوا خزمەتی خەڵکەکە ئافەری بیزانە پێشینان لە تەمەنی توا بوون ئاستێرە لە تەمەنی توا بوون ئاستێرە بعضێکیان لە ئێمە مناڵتر بوون سێکە ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ 37 ساڵ بووە پێغەمبەری خوا پشتی پێبەستووە ئێستا 37 ساڵ لە خەوڵ ناسێ ئیمامی عومەر 26 ساڵ بووە تەبەسوتی کردووە سێکە 26 ساڵ عوسمانی کوڕی عەفان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ 34 ساڵ بووە پێغەمبەری خوا فەرمێ مەلائیکە شەرمی لێ ئەکەن ئەبێ منی شەرمی لێ بکەم ئیمامی عەلی 8 ساڵ بووە ئازیزەکەم تۆ مەڵێ من مناڵم مەڵێ من چیم پێ ئەکرێ تەلحەی عوبەیدوڵڵا 11 ساڵ بووە ئەڵڵا ئەو گەورەیە لە 11 ساڵی ئەوتی منە بمە یەکێک لەو پیاوانەی کە ئەم دینە بگەێنمە یەمەن خالیدی کوڕی وەلید تەنها 40 ساڵ بووە ئەو گەورەترینیان بووە سەعیدی کوڕی زەید 90 ساڵ بووە ئازیزەکانم عەبدوڕەحمانی کوڕی عەوف 30 ساڵ بووە بە پێغەمبەری خوا سەڵلەڵلاهو عەلەیهی وسەلەم فەرمێ پڕی دۆڵێ ئەسپەکەمە خزمەتی تۆ ئەزانی ئێمە چەند گەورەین ئێستا لە تەمەنا ئەبوو عوبەیدەی جەراح 27 ساڵ بووە ماشا ئەڵڵا جەعفەری کوڕی ئەبی تالیب 18 ساڵ بووە نوێنەری پێغەمبەر بووە لە حەبەشە صلی الله علیه وسلم باشە معازی کوڕی جەبەل 18 ساڵ بووە ئەی خوایە گیان ئەو پیاوە عەزیمە کە وەفاتەکە ئاسمان و زەوی ئاژێ بووی ناچینە سەر ئەوانی کە ئینشاءالله لە کۆتاییە سپاس بۆ گوێگرتنتان و دوعاکەین ئەی پەروەردگار ئەی خوایە تۆ باڵاترینی ڕەحممان پێ بکە و مان خەرە قەڵای حیفزی خۆت و بمان پارێزە خوایە پەرژینمان بۆ دروستکە و بە دوورمان بگرێ لە هەموو گوناهانەی کە ڕۆژانەیە نێخەمانەگرن براکانمان و خوشکەکانمان لە هەرکوێکن بیان پارێزی دۆستەکانمان و ئەحبابەکانمان خوایە بیان پارێزە خوایە قەڵەمی عەفو بەسەر گوناهمانە بێنەوە نامەی ئەعمال بێرە دەستی ڕاستمان یا ئەرحەم الراحیمین یا ئەکرەم الئەکرەمین یا ئەڵڵاه یا ئەڵڵاه یا ئەڵڵاه خوایە شیفا بۆ نەخۆشەکانمان بنێرە و سوکڕەکانمان ساڵح بکە و خوایە هاوکار و پشتیوانمان بە ئێمە تەنها پشت بە تۆ ئەبەسین و داوا لە تۆ ئەەکەین ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین ئەی خوایە تۆ پشت و پەنایی و تۆ ئەتوانی کارەکان و ئومورەکانمان ڕێک بخەی خوایە کار و ئومورمان بۆ ڕێک بخە خوایە بۆ چاوتروکانێک مەمان دەرەدەست نەفسی خۆمان یا ئەرحەم الراحیمین یا ئەکرەم الئەکرەمین یا ئەڵڵاه یا ئەڵڵاه یا ئەڵڵاه خوایە ئەو خوشک و برایانەی کە مناڵیان نییە خوایە مناڵی ساڵحیان پێ ببەخشە بە حیکمەتی خۆت یا ئەرحەم الراحیمین یا ئەکرەم الئەکرەمین یا ئەڵڵاه یا ئەڵڵاه یا ئەڵڵاه خوایە شیفا بۆ نەخۆشەکانمان بنێرە و ئازاری ئازاردارەکانمان هەڵگرە یا ئەرحەم الراحیمین یا ئەکرەم الئەکرەمین یا ئەڵڵاه یا ئەڵڵاه یا ئەڵڵاه خوایە دڵمان وەڵاکە بۆ ئیسلام سنگمان وەڵاکە بۆ ئیسلام خوایە زمانمان پاراوکە بۆ ئیسلام خوایە بۆ چاوتروکانێک مەمان دەرەدەستی نەفسی خۆمان یا ئەرحەم الراحیمین یا ئەکرەم الئەکرەمین یا ئەڵڵاه یا ئەڵڵاه یا ئەڵڵاه خوایە ڕەحم بە براکوشەکانمان بکە لە غەزە خوایە ڕەحم بەو دایکە بکە کە لە حەوت شوێنە ناوی مناڵەکەی نووسێ لە جەستەی ئێمە خەجاڵەتین و
لەم دوورەوە هەرە بەمان پێکرێ. خوای هەر چۆنێک ئاگرت سار کرد بۆ ئیبراهیم، خوای گیان ئەو مەشەقەت و ناڕەحەتی ئەو ئاگربانە نەسار بکە بۆیان، خوای بیان پارێزە و سەلامەتیان کە، خوای سەریان خەو و پشتی دوژمنەکانیان بشکێن. یا ئەرحەم الراحمین، یا ئەکرەم الئەکرەمین، یا الله یا الله. خوای لەگەڵ هەناسەکانی ئەوانە بمانشێنە، خوای لە ڕیزی ئەوانە بمان وەسێنە، خوای لە قیامەتدا ئەوان بکەنە حوجە. ئێمە محتاجین و داوا ئەکەین یا الله یا الله یا الله. سەریان خەو سەرکەوتویان کە خواییان، خوای ئەم براوخشکانە بپارێزە لە مۆڵە، خوای دڵیان خۆشکە و دڵمان خۆشکە، خوای سەربەرز و سەلامەتیان کە و بە سەلامەتی هاتن بە سەلامەتی بڕۆن. یا ئەرحەم الراحمین، یا ئەکرەم الئەکرەم، یا الله یا الله یا الله. اللهم آمين اللهم آمين. صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.